سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بەڕێوەچوونی ڕێوڕسمی حکوومەتی لە زانکۆی زانیاری پزیشکی کرماشان، ناڕوونی چارەنووسی بەهمەن محەممەدپور لە بەندیخانەی نەغەدە، ڕێپێوانی شەوانەی ژنان لە شاریوان لە باکووری کوردستان، خۆپیشاندانی خەڵکی ڕۆژاوای کوردستان دژ بە داگیرکاریەکانی تورکیا، ناڕزایەتی کرێکارانی شارەداری لە شاری خاش، بەیانیەی شۆرای هاواهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران، داواکاری گوڵڕۆخ ئیرایی بۆ پشتیوانی لە بەندکراوانی مەحکوم بە ئێدامی ئەهواز، دەست بەسەرکردنی دایکی نیکا شاکەرەمی لە خوڕەڵاوە و سەپاندنی زیاتر لە 50 ساڵ زیندان بەسەر 6 تۆمەتباری سیاسی. درێژەی هەواڵەکان بەڕێوەچوونی ڕێوڕسمی حکوومەتی لە زانکۆی زانیاری پزیشکی کرماشان. لە کاتێکدا زانکۆی زانستیە پزیشکیەکانی کرماشان لەگەڵ پاشەکەوتی زۆری کارمەندان و کەمی دەرمان لە دەرمانخانەکان و نەخۆشخانەکانی ئەو پارێزگایە بەڕۆڕوو بووەتەوە، بەرپرسانی بەکرێگیراوی زانکۆ هەوڵی بەڕێوەبردننی کونگرەیەکی نێودەوڵەتی بە ناوی مقاومەت لەسەر تێچووی میوانانی بیانی و ناوخۆیی دەدەن. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، سەرۆکی ئەم زانکۆیە بە ناوی قوبات موحەممەدی هەموو تێچووی ناردنی حاجیانی بۆ تاران لە ساڵڕۆژی مردنی خومینی قبوڵ کردووە و پارەکەی داوە. لە حاڵێکدا خوێندکارانی زانکۆ بەدەستکەمی ئیمکاناتی ڕەفاهی و ئاموزشیەوە دەناڵێنن و کرێکاران و کارمەندانی ئەو زانکۆیەش حەقدەستەکانیان لە کاتی خۆیدا پەرداخت ناکرێت. ناوبراو هەموو ساڵێک ڕۆڵی سەرەکی لە دابینکردنی بودجەی مەراسمی ئەربعین دەگێڕێت. هەندێک لە هاوڵاتیان ئاشکرایان کردووە کە قوبات موحەممەدی بە هاوکاری نوێنەری پارلەمانی ڕژیم لە کرماشان لە ڕێگەی فرۆشتنی میتادیۆن و دەرمانەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر داهاتێکی زۆریان کۆ کردووەتەوە. ناڕوونی چارەنووسی بەهمەن محەممەدپور لە بەندیخانەی نەغەدە. بەهمەن محەممەدپور هەوڵاتی خەڵکی گوندی شیناوەی پیرانشار سەرەڕای تێپەڕبوونی 6 مانگ بەسەر کاتی دەست بەسەرکرانیدا چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. بەهمەن محەممەدپور سەرەتای مانگی گوڵانی 1403 بۆ دووهەمین جار لەلایەن هێزانەتیەکانەوە دەست بەسەر و پاش چەند ڕۆژ لێپرسینەوە لە گرتوخانەی سڵاعاتی پیرانشار بۆ زیندانی نەغەدە ڕاگوێزرا. ناوبراو لە ماوەی بەندکرانیدا لە دەست ڕاگەشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە و ئیدارەی اطلاعاتی پیرانشار ڕێگەی نەداوە جەلسەی دادگاییکردنی بەڕێوە بچێت و چارەنووسی ڕوون بێتەوە. ڕێپێوانی شەوانەی ژنان لە شاریوان لە باکووری کوردستان. شەوی چوارشەممە 25 ڕازبەر ژمارەیەکی زۆر لە ژنانی شاریوان لە باکووری کوردستان لە ناڕزایەتی بە چوونەسەرەوەی توند و تیژی دژ بە ژنان ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان چەندی ڕۆژ لەمەوبەر خوێندکارێکی زانکۆی خەڵکیوان بە ناوی ڕۆژین کابائیش لەلایەن کەسانێکی نەناسرا و ڕفێنراوە و تەرمەکەی 20 کیلۆمتر دوورتر لەو شوێنەی ڕفێنراوە دۆزراوەتەوە. بڵاوبوونەوەی ئەم هەواڵە کاردانەوەی کۆمەلگای لێکەوتەوە و هەزاران ژن شەوی ڕابردوو بە دروشمی ژن ژیان ئازادی، ڕژانە سەرشەقام و خوازیاری دابینکردنی ئەمنیەت بۆ ژنان و محاکمەی تاوانباران بوون. خۆپیشاندانی خەڵکی ڕۆژاوای کوردستان دژ بە داگیرکاریەکانی تورکیا. ڕۆژی چوارشەممە 25 ڕەزبەر دەیان دانیشتووی شاری گرێسپی داگیرکراو لە ڕۆژاوای کوردستان بەرامبەر دەروازەی سنووری تورکیا کۆبوونەوە و جەنایەتەکانی دەوڵەتی تورک و بەکرێگیراوە ئیسلامگەرەکانی سەر بە وڵاتەیان بە توندی شەرمەزار کرد. دانانی باجی قورس لەسەر مامەڵەی کاسبکارانی گرێسپی و ئەشکەنجە، ئازار، دەستدرێژی سێکسی، زیندان و ڕەفاندنی شارومەندان لەلایەن تیرۆریستیە ئیسلامگەرەکانی سەر بە دەوڵەتی تورک ناڕزایەتی بەرینی دانیشتوانی ئەو شارەی لێکەوتەوە. ڕۆژی ڕابردوو خەڵکی گرێسپی لە بەردەم دەروازەی سنووری تورکیا خۆپیشاندانیان کرد و خوازیاری چوونە دەرەوەی هێزەکانی تورکیا بوون. ناڕزایەتی کرێکارانی شارەداری لە شاری خاش. بەیانی پێنجشەممە 26 ڕەزبەری 1403 کرێکارانی شاغڵ لە شارەداری خاش دژ بە نەدانی حەقدەست دەستیان لە کارکێشایەوە لە بەردەم ئەو ناوەندە دەوڵەتیە کۆبوونەوە.
کرێکارانی شارەداری خاش ماوەی 5 مانگ هەڵدەستیان وەرنەگرتووە و خاوەنکار چەندین مانگە حەقی بیمەکانی بە ڕێکخراوی تەمینی نیشتیماعی نەداوە. بەهۆی نەدانی حەقدەست و حەقی بیمە، کرێکاران و بنەماڵەکانیان تووشی کێشەی مەعیشەتی و دەرمانی بوون و داوا دەکەن داخوازیەکانیان جێبەجێ بکرێت. دووهەمین ڕۆژی کۆبوونەوەی خوێندکارانی زانکۆی زانیاری پزیشکی ئازاد لە تاران. خوێندکارانی وەرگیراوی ساڵی 1403 لە زانکۆی زانیاری پزیشکی ئازاد لە تاران ڕۆژی چوارشەممە 25 ڕازبەر بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. بەپێی زانیاریەکان، نرخی شەهریەی هەر ترمی خوێندن لە زانکۆی زانیاری پزیشکی ئازاد 3 هێندە زیاد کراوە و خوێندکاران دەڵێن توانای پەرداختی ئەو هەزینە زۆرەیان نییە و ئەگەر دەوڵەت کێشەکانیان چارەسەر نەکات واز لە خوێندن دێنن. بەیانیەی شۆرای هاوهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران. شۆرای هاوهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران ڕۆژی چوارشەممە 25 ڕازبەر بەیاننامەیەکی بڵاو کردەوە و تێیدا سەرکوتی چالاکانی سنفی بە توندی شەرمەزار کرد. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە هاوکات لەگەڵ دەستپێکی وەرزی نوێی خوێندن لە ئێران، کۆماری ئیسلامی شەپۆلێکی نوێی سەرکوتی چالاکانی سنفی دەست پێ کردووە. لەو ماوەیەدا چەندین معەلم لەسەر کار دەرکراون، سزای زیندان بەسەر کۆمەڵێک معەلمدا سەپێنراوە و چەندین چالاکی سنفی فەرهەنگیان جەریمەی قورسی ماڵی کراون. شۆرای هاوهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران وێڕای ئیدانەکردنی بانکێشت، دەرکردن و زیندانیکردنی معەلیمانی ڕای دەگەیەنێت کە ئەگەر حکوومەت کۆتایی بە سیاسەتی سەرکوت نەهێنێت بۆ بەرگری لە هاوکارەکانمان بۆ خۆپیشاندانی سەراسەری بەڕێوە ئەبێت. داواکاری گوڵڕوخ ئیرایی بۆ پشتیوانی لە بەندکراوانی مەحکوم بە ئێدامی ئەهواز. گوڵڕوخ ئیراوی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئێڤین بە دوای گواستنەوەی 4 بەندکراوی سیاسی زیندانی شەیبانی ئەهواز بە مەبەستی لە سێدەرەدان بۆ بەندی داکەکەسی پەیامێکی بڵاو کردەوە و داوای لە کۆمەلگای ئێران کرد لە بەرامبەر شەپۆلی ئێدامی بەندکراوان هەڵوێستیان بێت. لە بەشێکی ئەو پەیامەدا وێڕای ئاماژە پێدان بە هەژاری سەپێنراو بەسەر کۆمەلگا، جەخت لەسەر کاردانەوەی بەرینی کۆمەلگا بێجیاوازی سیاسی و قەومی بەرامبەر بە سزای سێدارە کراوە. گوڵڕوخ ئیرایی دەڵێت بە جۆرێک کۆمەلگا لە ئاستی ئێدامی ڕۆژانەی چەندین بەندکراو لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا بێتەفاوت بووە و ئەوەش ئەگەڕێتەوە بۆ جیاوازی چینایەتی، ڕەگەزی، نەتەوەیی و جنسی و نابێت کۆمەلگا بە دوای سیاسەتەکانی ڕژیمدا بکەوێت، بەڵکو ئەبێ بێجیاوازی لە بەرامبەر سزای سێدارە کاردانەوە نیشان بدات. شایانی باسەکە 6 بەندکراوی سیاسی بەناوەکانی عەدنان غەبیشاوی، عەلی مەجدەم، موبین غەنفەری، محەممەد ڕەزا موقەدەم، حەبیب دریس و سالم موسەوی لە پەروەندەیەکی هاوبەشدا بە ئێدام محکوم کراون و ڕۆژی ڕابردوو 4 کەسیان بە مەبەستی جێبەجێکردنی سزاکەیان ڕەوانەی بەندی تاکەکەسی کراون. دەستبەسەرکردنی دایکی نیکا شاکەرەمی لە خوڕەماوە. ڕۆژی چوارشەممە 25 ڕەزبەری 1403 بنەماڵەی هەمیشە زیندوو نیکا شاکەرەمی ڕایان گەیاند کە نەسرین شاکەرەمی دایکی ئەو گیانبەخت کردووە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەستبەسەر کراوە. ئایدا شاکەرەمی خوشکی نیکا شەوی چوارشەممە لە ماڵپەڕی تایبەتی خۆی لە ئینستاگرام ڕایگەیاند کە دایکی لە شاری خوڕەماوە دەستبەسەر کراوە و هێشتا هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانی دایکیان دەست نەکەوتووە. پێشتریش ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم لە دووهەمین ساڵڕۆژی قەسڵی حکوومەتی نیکا ڕێگەیان لە بەڕێوەچوونی مەراسم بۆ ئەو گیانبەخت کردووە گرتبوو. لە هەواڵێکی دیکەدا ڕۆژی ڕابردوو شارومەندێکی بەلوچ بە ناوی داود شەهبەخش تەمەن 22 ساڵ لەلایەن هێزەکانی ڕژیمەوە لە چابەهار ڕفێنراوە و زانیاریەک لەسەر چارەنووسی لە بەردەستان نییە. کوێربوونی 9 نەخۆش بەهۆی کەمکاری پزیشکان لە نەخۆشخانەی نگاری تاران. ڕۆژی سێشەممە 7 ڕەزبەر لە ئەنجامی ئەو نەشتەرگەریانەی لە نەخۆشخانەی نیگا بۆ 9 کەس ئەنجام دراوە، هەموویان کوێر بوون. ئەم نەخۆشانە ڕۆژی چوارشەممە 18 ڕەزبەر بۆ پشکنین چوونەتە لای پزیشکەکانیان و دواتر ڕەوانەی نەخۆشخانەکانی فارابی لە بافی نژاد و نیگاه کراون. بەداخەوە لە نەخۆشخانەی فارابی نزیکەی 5 نەشتەرگەری بۆ 3 نەخۆش کراوە.
بەڵام لە کۆداییدا بیناییان بە تەواوی لەدەستداوە. تا ئێستا 4 نەخۆشی دیکە لە نەخۆشخانەی نیگاه و 2 دیکەش لە نەخۆشخانەی بافی نژاد خەوێندراون. بەڵام هەر 9 نەخۆشەکە بیناییان لەدەستداوە. جگە لەوەش 4 لەو نەخۆشخانە ئەگەری دەرهێنانی چاویان هەیە. لێکۆڵینەوەکان دەریان خستووە کە هۆکاری عفونەتکردنی چاوی ئەو 9 شارومەندە پیسبوونی ژووری نەشتەرگەری بووە و بەرپرسانی وەزارەتی بەهداشت هێشتا هیچ بەدواداچوونێکیان بۆ ئەو ڕووداوە نەکردووە. سەپاندنی زیاتر لە 50 ساڵ زیندان بەسەر 6 تۆمەتباری سیاسی. 6 چالاکی مەدەنی خەڵکی ئازەربایجانی شەرقی و غەربی بە ناوەکانی کەماڵ نووری، ئەیاز سەیفخا، عەبدولعەزیز عەزیمی قەدەم، باقەر حاجیزادە، حسێن پیری و ئاراز ئەمان لەلایەن لقی 15 دادگای ئینقلابی تاران سەرجەم بە 53 ساڵ زیندان محکوم کراون. بەپێوە حکومەیلکە ڕۆژی چوارشەممە 25 ڕەزبە لەلایەن لقی 15 دادگای ئینقلابی تارانەوە بە سەرۆکایەتی قازی سەڵاواتی دەرکراوە. حسێن پیری بە تۆمەتی ئیجماع و تەبانی بە 5 ساڵ زیندان، عەبدولعەزیز عەزیمی قەدیم بە تۆمەتی تەبلیغ دژی نزام بە 1 ساڵ زیندان و بە تۆمەتی ئیجماع و تەبانی بە 5 ساڵ زیندان، ئاراز ئەمان، ئەیاز سەیفخا و باقەر حاجیزادە هەریەکە بە تۆمەتی سیخوڕی بۆ وڵاتی نەیاری ڕژیم بە 8 ساڵ زیندان و بە تۆمەتی ئیجماع و تەبانی بە 5 ساڵ زیندان محکوم کراون. هەروەها کەماڵ نووری بە 3 ساڵ زیندان سزا دراوە کە 2 ساڵی تالیقیە. کوژانی 2 هاوڵایەتی بەتەقەی هێزەکانی ڕژیم لە بەندەرگەناوە و زاهێدان. لە ڕۆژانی ڕابردوو 2 هاوڵایەتی خەڵکی خۆڕەماباد و زاهێدان بناوەکانی محەممەد فەیزیان و جەلیل باجیزهی بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم کوژران. بەپێی راپۆرتی حاوەش ڕۆژی هەینی 20 ڕەزبەری 1403 کاسبکارێک بە ناوی محەممەد فەیزیان خەڵکی خۆڕەم ئاوا لە کاتی گواستنەوەی کەلوپەلی نێوماڵ لە میحوەری بەندەرگەناوە بە تەقەی ڕاستەوخۆی هێزە ئەنتیزامیەکانی ڕژیم گیانی بەخت کرد. هەروەها ڕۆژی چوارشەممە 25 ڕەزبەر هێزەکانی ئیدارەی ئیتلاعات لە بڕواری کەشاوەرزی زاهێدان بە دوای شارومەندێک کەوتون و تەقەیان لە سەری کردووە و کوشتویانە. بەپێی راپۆرتی حاوەش ناسناوی قوربانی بریتیە لە جەلیل باجیزهی تەمەن 28 ساڵ و خەڵکی زاهێدان. و دوایین هاوڵمان سەبارەتە بە دادگاییکردنی 22 هاوڵایەتی لە دادگای ئینقلابی ئیسفاهان. دادگای ئینقلابی ئیسفاهان لە دۆسیەیەکی هاوبەشدا 22 هاوڵایەتی دانیشتووی ئەو شارەی بە تۆمەتی تەبلیغ دژی نزام دادگایی کرد. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران لقی یەکەمی دادگای ئینقلابی ئیسفاهان ڕۆژی حەڤەی ڕەزبەری ئەمساڵ 22 بەندکراوی دانیشتووی ئەو شارەی لە دۆسیەیەکی هاوبەشدا بە تۆمەتەکانی تەبلیغ دژی نزام و ئەندامبوون لە گروپی نایاسایی بە ئامانجی تێکدانی ئاسایشی وڵات دادگایی کردووە. ناسنامەی 15 کەسیان بریتیە لە مینا نەدایی، ڕۆزبیە دانا، پویا دانا، مەرجان بیشتام، هۆدا سادقی، سەما ئەموشاهی، محەممەد ڕەزا قوتبی زادە، عیرفان میرکازمی، ئەمیر سالاری، مەهشاد کەشانی، بەهار سلەیمانی، مریەم پەرەندە، مریەم فەرهەنگ، پویا تالبان و شەمیم بەهازادە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.